دکتۆر گیانسڵاو لەبێت و بەیانیت باش یادی 46 ساڵەی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لێ پیرۆز بێ. بەیانی ئێوە باش، بەیانی کورسات باش، هەرچە لە سەوتەکە زۆر کزە باش حاڵی نابم پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و لێچێتەکان و لە هەموو دۆزەچینەتەوەی خاک و خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دەستە خۆش بێجا دکتۆر با هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان بە چ شێوازێک گرنگی بە ڕاگەیاندن داوە بەتایبەتتر لە دوای شۆڕشی نوێەوە ئەگەر بە شێوازێکی باش باسی ئەم بابەتەمان بۆ بکەیت و ڕوونکردنەوەیەکی باشی بۆ بکەین. بڵێ دیارە دوای هەراس با بڵین دوای ئەوەی کە ئەو اتفاقی کە لە جەزائیر بەسەرپەرشتی هەواری بۆ مەدین سەرۆکی جەزائیر و عەبدولعەزیز بۆ تەفلیقە وەزیری دەرەوەی ئەوسای جەزائیر و شای ئێران و سەدام حوسێن جێگیری سەرۆکی ئەو کاتەی عێراق کە اتفاقە کرا لە بەرامبەر ئەوەی کە ئەو کێشە و گرژانەی لە بینی ئێران و عێراق بۆ عێراق کۆمەڵێک تەنازولاتی کرد وازی لە کۆمەڵێک زەویزار هێنا بۆ ئێرانەکان لە سنووری شەط العەرەب لەسەر بنەمایەک بوو ئەو بنەمایە لەسەر کۆمەڵێکی خاڵ بوو ئەی بۆ کە ئێران واز لە پاڵپشتیکردنی کورد بێنێ و شۆڕشی کورد لەناو بەوە ڕێز پێ بێنێ سەرجەم سوورەکانی داخست کاتێک کە سەرجەم سوورەکان داخرا شۆڕشەکە هەرەسی پێهات هەموو خەڵکی کوردستان سێ ڕاگەر لە بەردەم شۆڕشی گەلی کوردستان بوو یانەوە تێ بەو ئیمکانەتە زۆری لە بەردەستی داتی بەردەوام بێت لە مقاومەت شەڕ بکە یانەوە تەیە تەسلیمی ئێران بێت و بێتە پەناهەندەی سیاسی یانەوە تێ تەسلیمی عێراق بێتەوە چەکان تەسلیمی عێراق بکاتەوە زۆرەی خەڵکی کوردستان قەناعەتیان وا بوو کە شۆڕش بەردەوام دەبێ و گەشە بکە بەڵام شۆڕشەکە نسکۆی پێهات و هەرەسی پێهات تەنها دوای 3 مانگ یەکێتی نیشتیمانی کوردستان لە شەوزەنجی ناومێدی دابەزی دامەزرا کە ئەوەی بری خەڵک زۆر دابەزی بوو و بێ ئومێد بوو دەوڵەتی عێراق زۆر غرور بوو پێوا بیت شۆڕش کۆتایی پێهاتیەوە و ئاسانی زارشکە شۆڕش لە شاخکانی کوردستان هەڵەجی با بڵێن هەڵجسێتەوە گۆشە بکە من لێرە بۆی وەڵامی پرسیارەکە دەمەوە لا نەدەم لە پرسیارەکە بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵیە سەرکردایەتی یەکێتی و دەستەی دامەزرێنەر بە سەرپەرشتی و سەرۆکایەتی ڕێبەری مەزنی گەورەی کوردخوا لە خۆش و جەناب مام جەلال دامەزرا سەرکردایەتێکی خوێندەوار سەردەواچە بخەوانی بڕوانامێ بەرز و زۆرمێن هەڵگیری بڕۆنامە دکتۆرا و ماستەر بوون و بەکەلۆریۆز بوون ئەو هێزە سیاسیە فرەباڵ و فرە منبەر بوو نوێ لە فکر و فەلسەفەی سیاسی و ئایدۆلۆژیا بیر و باوەڕ و لە شێوەی نمچە بەرەیەک بوو خۆی ناسەندوەکە پارتی سیاسی بەڵام بەرەیەک بوو ناونڕای یەکێتی نیشتیمانی کوردستان لە یەکەم کۆبنەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەلایەوە گرنگ بوو گرنگی بە ڕاگەیاندن بدرێت لەو شۆڕشە کەوی بیرانی دووشت کردەوە یەکەم چاپ و بڵاوکردنەوە بوو چاپ و ڕۆژنامە دەکرد ڕۆژنامە گۆڤار بووە ویتریان دابینکردنی ئیزگەیەک بوو ئەوە بوو چەند بڵاوکراوەیەکی چەندی بڵاوکرایەوە و پاشان هەوڵیاندا بە دابینکردنی ئیزگەیەک لە دوایدا بە تەفسیل باسی بڵاوکراوەکان و باسی ئیزگەکە دەکەین بەجێری پرسیارەکانی بەڕێزت. جەنابەت پێم خۆشە باسێکی ئەوە بکەیت کە ئەبینین لە مێژووی خەباتی یەکێتیدا چ لە سەردەمی شاخدا و چ لە دوای ڕاپەڕین و بە ئەنجام گەیشتنی شۆڕش ئەبینین کە زۆر گرنگی بە ڕاگەیاندن ئەدرێت لەلایەن یەکێتیەوە پێم خۆشە بەڕێزت باسێکی ئەمە بکەیت بۆ بەلای یەکێتیەوە ئەوەندە گرنگ بوو کە گرنگی بەلایەنی ڕاگەیاندن بدرێت. ڕاگەیاندن بۆ گەلی کوردستان زۆر گرنگ بوو بە تایبەتی بۆ ئەو شۆڕشە بەسی سەر ئاڕستە یەکەم بە دنیای دەرەوە ڕابگەیاندرێ کە ئێمە هەڕەشەی سرینی مۆرچینەتەوەتیمان لەسەرا لەلایەن ڕژێمێکی داپلوسێندەری دیکتاتۆری وەکو ڕژێمی پێشووی سەدام حوسێن و ئەوەی خاڵی دووەم گرنگ بوو بۆ خەڵکی کوردستان کە بزانێ شۆڕش هەڵگیر ساوەتەوە و چاکار و چاڵاچەکانی هێزی پێشمەرگا پەیوەندی سیاسیەکان پەیوەندی دیبلۆماسیەکان ئەرکەکانی شۆڕش لەو قۆناغەدا و ئەرکەکانی خەڵکی کوردستان لە ناو شارەکان چۆن بۆ شێوازی پەیامەکان بگا و دیارە هەر نەتەوەیەک هەر گەلێک هەر وڵاتێک کاتێک گرنگی بە ڕاگەیاندن دەدا بە ئەدەب و هونەردەدا زیندوێتی ئەو نەتەوەیە ئەو گەڵە نیشان دەداتن زیندوێتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی کاراکەی ئەوسای لەوەدا بووە گرنگی بە ڕاگەیاندن داوە من دەمەوێت لێرەوە باسی کەم یەکێتی کە لە 3 باڵ
پێکاتبوو بزوتنەوەی سۆسیالیستی کۆمەڵی مارکسی لێنینی لە دوایدا بوو کۆمەڵە ڕێزدەرانی کوردستان هێڵی گشتی هەموو ئەو باڵانە بڵاوکراوی تایبەت بەخۆیان هەبوو چێتی نیشتیمانی کوردستانیش بەخۆی بڵاوکراوێکی مرکزی هەبوو بەڵام یەک دارایی یەک گوتاری سیاسی یەک خطابی سیاسی یەک ئاراستا ئەویش ڕە چاوکردنی ئەرکەکانی خەبات و تێکۆشان و ڕۆحی شۆڕژۆڕی لەو قۆناغەدا چۆن بەرگری لە خاک خەڵکی کوردستان بکەن چۆن بتوان دڕ بە شەوزەنجی ئەو ناوەمێدە بێنن چۆن بتوانن گورجی کەمەشتێن لە ڕژێمی ئەوسا بدەن بۆەوەی مافی چاری خۆن و سوینی مافی ڕاوەکان گەلەکەمان بەدەست بهێنرێتن لەو قۆناغەدا لە سەرەتادا دوو ڕۆژنامە دەرچوو شەرارە زمان حاڵی چێتی نیشتیمانی کوردستان بە عەرەبی و پاشان ڕێبازی نوێ کە ئەوانە هەردووچەند بەتەمەنترین بڵاوکراوەکانی چێتی نیشتیمانی کوردستانن من پێم خۆشە ئەژیر خان لێرە ئاماژە بە خاڵێک بدەم زیاتر لە سنووری چێتی ناوچە ئازادکراوە ناوچە ئازادکراوانی کرد لە بەرجێ دەستڵاتی چێتیدا بوو زیاتر لە 32 بڵاوکراوە لەو سەردەمیانە دەرچووە جگە لە ئێزگە دەنجگەلی کوردستان و هەموو ڕێکخراوە چەپ هەموو ڕێکخراوە دیموکراتی و پیشەیەکان بڵاوکراوی خۆیان هەبوو جگە لە باڵەکانی چێتی چەندین نووسەر و ئەدیب و ڕۆشەبیر مەرزدە بدو چێتی بریان ئەندام و کادر و دۆستی لایەنگری چێتی بەرمەڵە لۆ سنوورانە بوون کە چێتی ئازادی کردبوو لە ناوچە ئازادکراوەکان و بڵاوکراویان هەبوو هەندێک جار بەشێک لە بڵاوکراوەکان ڕخنە ئامیز بەرامبەر بە شۆڕژ بەرامبەر بێچێتی نیشتیمانی کوردستان هەندێک جار بەرامبەر خودی جەنابی مامدلال بەڵام ئازادی ڕادەربڕین و ڕخنە و ڕخنە لەخۆگرتن مەدرسێکی گەورەی چێتی نیشتیمانی کوردستان بۆ خەڵکی کوردستان وەکو دەستکەوتێک ئەژبان دەکرێت بە تایبەتی سەرکردە ڕەمزی گەوری گەلەکەمان جەنابی مامدلال هەمیشە بڕێ بە ڕخنە و ڕخنە خۆگرتن و ئازادی ڕادەربڕین هەبوو کە پێی وابوو جگە لە ئەرکینەتەوەی نیشتیمانی دیموکراسی واتە ئازادی ڕادەربڕین ئازادی تاک ئازادی ڕۆژنامەگەری کوردی زۆر باشە جا دکتۆر ئەمیر جەنابەت لە بەشێکی قسەکانت ئاماژەت بۆ ڕاگەیاندنی یەکێتی و گرنگیدانی بە ڕاگەیاندن لە ئاستی وڵاتانی دیکەیا کرد پێم خۆشە بەڕێزت باسێکی ئەم بابەتەش بکەیت کە یەکێتی چۆن سوودی بینین لە ڕاگەیاندن لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق بۆ گەیاندنی پەیامی خۆی بۆ ناساندنی خۆی و ئەمە تا چەند یارمەتی دەری بوو بۆ ئەوەی کە گۆڕانکاری بەسەر هاوکێشەکانە بهێنێت لە دەرەوەی عێراق بڵێ دیارە ئەو کاتێک کێچێتی دامەزرا هەموو سوودەکان داخرا بوو ئاسان نەبوو بتواندرێ با بڵێن وەکو ئێستا سۆشیال میدیا و ئەتەرنێت و با بڵێن تەکنۆلۆژیای زانیاریەکان وەکو ئێستا ئەوەندە خێران نەبوو ئەو کاتە لە چوارچێوی ڕۆژنامە و چاپەمەنیەکان و بڵاوکراوەکان هەروەها ئیزگە و رادیۆ و تەلەڤیزۆنیش هەبوو بەڵام بەشێکی زۆری تەلەڤیزۆن لۆکاڵی بوو هەندێکی مرکزی و بەشێکی تر لۆکاڵی بوو خۆمە نەزانین مەسەن لە ڕاگەیاندن گلۆباڵ لۆکاڵ و نیشتیمانیەکە لەو کاتانەدا ڕۆژنامەکان بە ئاسانی نەدەگەیشت بە وڵاتان نەدەگەیشت بە ناوخۆی هەرێمی کوردستان نەدەگەیشت بە هەموو کونج و کەلەبەرێک بەڵام چێتی هەوڵیدا بۆ سوود لەو وەربگرێ بەخستەکانی چێتی نووسیگەکانی چێتی چ لە وڵاتانی عەرەبی لە دیمەشق و لە وڵاتانی تر و لە ئەوروپا بڵاوکراوە بەیاننامەکان بە جۆر و فۆرمنەوە پشکە هەوڵ دەدرا بگەێنرێ و بڵاو دەکراوە و دەدرا بە هەندێک قەنەواتی ئەلامی ئەو وڵاتانە بەڵام لە 1970 ئیزگەی دەنجگەری کوردستان دامەزرا وەکو باسی کوردستانەوە هەوڵدرا بۆ ئیزگێ بێ ئەو ئیزگەیە ئاسان نەبوو دەستکەوت مەسەلەن لە وڵاتانی دەرەوە لە ڕێگەی قاچاقچی یوگۆسلاڤی ئەو ئیزگەی هێنرا بۆ هەرێمی کوردستان و بەڵام لە 1970 بۆ یەکەمین جار ئیزگەی دەنجگەری کوردستان پەخش و بڵاوکراوە بەرنامەکانی خۆی بڵاو کردەوە چاڵاکیەکانی پێشوەرگە خەباتی سیاسی چێتی نیشتیمانی کوردستان و شۆڕش ڕزگاری خوازانی گەری کوردستان چۆن خەبات دەکات دەکۆشێ بۆ ڕوخاندنی ڕژیمی دیکتاتۆری عێراق و مافیچاری خۆ نووسین بۆ گەلی کوردستان ئەم ئیزگەیە زۆرتری خەڵک بەتابعی دەکرد ڕۆڵی زۆر کاریگەری هەبوو بەوتارە پڕ لە حەماسەکانی بەوتارە سیاسەکانی تەنان بە بەرنامەی فەرهەنگی لە ڕێی هونەر و ئەدەب و شعر و کلتوری کوردی یعنی بەرنامەی هەمەلایانەیە هەبوو داخلنەوەی چەند سەعاتێک کە ئەو وەڵامی کە بڵ چۆم ئەمە وەی لە هاتم لە بستەوای دەرەوە گرنجیان بۆ دەر لە بێ بەشێک لە بەرنامەکانی بە زمانی عەرەبیش بوو لە ڕاپەڕین ئەم ئیزگەیە بوو بەسەر چاوەی ئاژانسی خەبەری هەموو عالەم بۆ ڕاپەڕین یعنی لە هەر ناوچەیەک کە کاتێک ناوچەیەک ئازاد دەکەوێت ڕاپەڕین سەری هەڵدەدا و دەستی پێ دەکرد
بە زمان و بە شێوە زمان و بە شێوە زاراوە بە شێوە کللتور و تەنان بە شێوە سرود نیشتیمانی و گۆرانی و ئاوازەکانی ئەو ناوچێش هەنگاوەکانی بەرنامەکانی خۆشتەکانی بڵاو دەکردەوە بە زمانی عەرەبی و بگەیشتە ناوچە کەرکووک و شوێنەی کە تورکمان لێندێک بەرنامەی با تورکیشە بوو وای لە هات گەیشتە ئاستێک 24 ساعت ئەو ئیزگەی ئیش بکە خەڵکی کوردستان بۆ یەکەمین جار و بە کەناڵێکی ڕاگەیاندن بڵێ ئیزگەکەمان ڕادیۆکەمان نەک بڵێ ئیزگەکەی یەکێتی یا ڕادیۆکەی یەکێتی یا ڕادیۆگەلی کوردستان خەڵک ئەو ڕادیۆی بە ڕادیۆ خۆی دەزانی واتە لە ڕێگەی ئیزگەی دەنجگەلی کوردستان دەتوانرا هەم سەرچاوەی زانیاریەکان سەرچاوەی چالاکیەکان سەرچاوەی هەڵمەت ڕاپەڕین و ئازادکردنی ناوچەکانی کوردستان باردۆخی عێراق تەنانەت بە خواری عێراقیشەوە لە ئیزگەی دەنجگەلی کوردستان دەبیسترا بەڵام بەداخەوە ئێستا ئەو هەموو دەستگا ئەلامی زۆر و زەبەندە هەیە هەمیچێتی هەمە پاتە سیاسەکانی دکتۆر لاوتەکان تا ئاماژەت بۆ کرد کا بڵاوکراوەکانی شۆڕشی نوێ بە تایبەتتر وەک ڕێبازی نوێ و شەرارە کە لەو سەردەمایە بڵاو بوونەتەوە ئەمەوێ باسێک لەوە بکەیت کە چ کاریگەریەکیان هەبووە لەسەر ڕۆشنبیرکردن لەو کاتەیە و هەروەها لا گەشەکردنی فکری سیاسیە کە لەو سەردەمەدا ئەم دوو بڵاوکراوەیە دەرچووە. بڵێ ڕۆژنامەی شەرارە و ڕێبازی نوێ شەرارە بە زمانی عەرەبی دەرچووە دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو با بڵێن وردەکاریش کردووە یەکێتی خەڵک بووە یعنی هەوڵی داوە بۆ دیموکراسی لەسەر ئاستی عێراق ئێمە خۆمان دەزانین ئێمە وەکو گەلی کوردستان بە تەنیا خاکەکەمان تعریب نەکراوە بەڵکو هەڵدراوە زبان و کولتور و ڕەسەنی کوردیش لە زۆر شوێن تعریب بکرێ زۆر ناوچە کوردستانی هەیە ڕێگەیان پێ نەدراوە خوێندنیان بە زمانی کوردی بێ زاراوی خوێندنیان بە زمانی عەرەبی بووە لەبەرەوەی ئاسان نەبووە ئەو بڵاوکراوی کە بەستیان گەیشتە بە زمانی کوردی سوودی لەوەربگرن و بۆ خەڵکی تریش لە هێزولانی سیاسی تر ئازاد ببێت لە ڕزگاری چێتی نیشتیمانی کوردستان ئیشکە وەکو بە تایبەتی پێکاتەکان کە لە هەرێمی کوردستان هەیە برا مەسیحەکانمان برا تورکمانەکان بەشێکیان پێشمەرگە بن لە ناوچێتی نیشتیمانی کوردستان هەندێک جار و ئایا بەشێک لە برا عەرەبەکانی کە لە ناوچە کوردستانیەکان و پێیان وا بووە لە ناوچێتی و دەتوانرێ خەبات بکرێت تێبکۆشتێ بۆ دیموکراسی بۆ گەلانی عێراق بۆ عەدالەتی کۆمەڵاتی بۆ یەکسانی بۆ ئازادی ڕادەربڕین هەندێک جار بەشێک لە برادەرە لە تێکۆشەرەکە مادوودانسەکانی عەرەبیش لە ناوچێتی نیشتیمانی کوردستان پێشبڕکە بوونا لەگەڵەوەشدا بۆ هێزە سیاسەکانی تر کە عەرەب بوون ناوچەکە بۆ وڵاتانی عەرەبی لە دنیای دەرەوە ئەوە شەرارە جێپەنجەی زۆر دیار بوو بە تایبەتی بۆ ناوچە تعریفکراوەکان وەکو خانەقین مەندەلی جەبارە و منتقەی مووسڵ هەندێک جار هەندێک ناوچەی دەوروبەری بەخمور و شەرچەندە لەوێ بە زمانی کوردی دەخوێندرێ ئەمە حاڵەتی ڕێبازی نوێ بڵاوکراوەیەکی هەمەلایەنە بوو یعنی ڕەمزە گەورەکانی ناویەکێتی و نووسەر و ئەدیبی زۆر بەتوانە ڕۆژنامە و نیشتی مێدیاکاری زۆر بەتوانە ڕێبازی نوێ سیاسەتی چێتی سیاسەتی شۆڕش گەشەی شۆڕش واقعەکانی شۆڕش ئایندە هەڵسوکاوت بەردامە ئامانج استراتیژ تێڕوانین فکر فەلسەفە ئایدۆلۆژیای یەکێتی لە ناو ڕێبازی نوێ جێگەی دەبەوە بە زۆر لە زۆرەکان چ بە شێوەی نهێنی دەگەێنرا ناو ڕێخستنەکانی ناو شار چ بۆ دنیای دەرەوە بۆ بەدەست زۆرتری خەڵکی کوردستان هەوڵ دەدرا بگەێنرێ بەجێری ئەو ئیمکانەکەمی کە لە بەردەستدا بوو لەو قۆناغانەدا ڕێبازی نوێ و شەرارە دەتوانی بڵێن جێگەی شانازین لە مێژی ڕۆژنامەوانی گەلی کوردستان و مێژی ڕاگەیاندنی چێتی نیشتیمانی کوردستان. سپاس دەکەین دکتۆر ئەمیر ئەوەی کە ئەمڕۆ بەیانی لە هەولێری ئازیزەوە لەگەڵ ئێمەیا بوویت سڵاو ڕێزمان بۆ ئیشەڵا لە دەرفەتی دیکەیە ئەتوانین هەر ئەمە وەکو کۆتا پرسیار دکتۆر باسێک لە دوای ڕاپەڕینیش بکەین لە ڕاگەاندنی یەکێتی بێگومان لە گەڵ دەستپێکردنی ڕاپەڕینا قۆناغێکی نوێی شۆڕش بوو بێگومان ڕاگەاندنیش قۆناغێکی نوێی بەخۆیەوە بینی لە دوای ڕاگەاندن لە دوای ڕاپەڕین یەکێتی ئەو قۆناغە نوێی کە پێی تێخست و ئەو گۆڕانکاریانەی بەسەریا هات بە شێوازێکی گشتی خۆی لە چیا ئەبینێتەوە. بەڵێ یەکێتی لەوەشدا هێنەر بووە بۆ بپەر لە وەڵامەکە بدەمەوە یەکەم هێزی سیاسی بوو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاندنی یەکێتی یەکەم لایەنی سیاسی بووە بیر لەوەی کردوتە ڕۆژنامەی ڕۆژانە هەوی کە ڕۆژنامەی کوردستان نوێ بۆ ڕۆژنامەی چەپ ڕۆژانە بووە
یەکەم هێزی سیاسی وەبیر لەوە کردو یەکێتی تەلەڤیزیۆنی کوردی هەبی ڕاستە تەلەڤیزیۆنی هەبوو تەلەڤیزیۆنی بەغدا و هەندێک شوێنتر وڵاتیشە بەڵام هەمیشە ڕژێمی بەغدا تەلەڤیزیۆنی کوردیە بۆ هەبووە بۆ ئەوەی مۆرچینێتەوەی کوردستان بسڕێتەوە بۆی دژایەتی شەڕشی پێ بکە بۆی لە بەرژەوەندی ڕژێمی پێشووی بەغدا و بەحز بێ نەک بۆ بەرژەوەندی خەڵکی کوردستان بەڵام نووسە و ڕۆشەمیر و ئەدیب و هونەرمەندانی کورد بە فەرم و ناوەڕۆک هەوڵیان داوە لەو کەناڵە سوودی وەربوون لەبەرەوەی یەکێتی لە ڕاپەڕین دوای ئەو کەرکووک ئازاد کرد دەستی بەسەر تەلەڤیزیۆنی کەرکووک داگرت تەلەڤیزیۆنی کەرکووک لەبەرەوەی شەڕ و شۆڕی لێ بوو دەتوانێت کەرکووک پەخشی بەردامەکانی بەردەوام بێ هێنرا بۆ سلێمانی 3 ڕۆژ لە ماڵی هاوڕێم عەباسی ڤیدیۆ ئیشی کردەوەی بردرا بۆ زاخۆ پاشان لە 11 بۆ یەکەم جار تەلەڤیزیۆنی گەلی کوردستان بەردەوامی هەبوو و پەخشی بەرنامەکانی بە زمانی ڕەسەنی کوردی گزارش لە خواست و داخوازەکانی خەڵکی کوردستان بکاتن لەگەڵەوەشدا سایتی پیوکەی میدیا و کەناڵی ئازیزی کورتسات کە دیسانەکە زۆربەی زۆری کادر و ڕۆژنامە نووسە بە تواناکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەناڵی جێگەیان بۆتەوە کورتسات کە جێگەی شانازی کوردستانیان و هەموو خەڵکی کوردستانە و جگە لەو چەندی بڵاوکراوە وەکو ئەم ساتی مرکزی سایتی پیوکەی میدیا و کەناڵەکانی تر بەڵام ئەوەی کە جێگەی ئەو یەکەم لەو یادا پێویستە باسی بکەم لە چوارچێوەی ڕخنەیەک بەڵام ئەعلامێکێتی لە دوای ڕاپەڕین بە بەراورد لەگەڵ سەردەمی شاخ لە ئاستی پێویستدا لە ئاستی تۆم و خەونەکانی کەوادر و دۆست و لایەنگران و وەرگر و جەماوەری ئەم کەناڵە ئەعلامیان یا ئومێد دەکەین چۆنی چێتی داهێنەر بووە میژە دەست پێشخەر بووە لە قۆناغەکانی داهاتوو دوای دەستەکانە خۆش بێت سەرکردایەتی تازە و هاوسەرۆکانی تازە و چێتیی تازە بەڕێوەیە و بەردەوامە لە خەبات ئومێد دەکەین ڕاگەیاندنی چێتی ببێتەوە ئەو ڕاگەیاندنی کە پلەیەک بوو بە سەرچاوەی زانیاری و متابعەکردن و زۆرترین وەرگرەکانی جەمهور لە خەڵکی کوردستان چ لێرە چ لە دنیای دەرەوە و ببێ بە سەرچاوەیەکی ئاژانسی خەبەری هەموو دنیا لەگەڵ ئەوەشدا شان بەشانی بەرنامە تەرفیەکان کە خەڵکی کوردستانیش پێویستی پێ هەیە دەستەکانە خۆش بێت مەمنون بۆ ئامادەبوونت مەمنون بۆ زانیاریەکانی بەڕێز